زۆر گرنگە بۆ پاڵپشتێکردنی مافەکانی مناڵ ئاشنانێکی بە مافەکانیان و پارێزگاریکردنی ژینگەکان لە هەمان کاتە. لە قوتابخانەیە ئەم بەیانیە دەستکراوە بە هەڵبژاردننی ئەندامانی پەرلەمانی قوتابخانەکە کە ئەم پرۆسەیە لەم قوتابخانەیە بەڕێوە دەچێەوەی بینن لێرە ئەو شوێنانەیە کە وەرەخی دەنگانەکەیان ئێنێ 12 قوتابی لێرە خۆی کاندید کردووە بۆ پەرلەمانی قوتابخانی یوبی کە لێرە پرۆسەکە بەڕێوە دەچێت. لێرە نوێنەری کۆمیسیۆنیشی دێتەنانە بۆی کە لەژێر چاودێریەک بێ بابەتە لێرە مامۆستاراسی دێ مامۆستا سڵاو لێ بێ ئەو قوتابیانی کە کاندید کراون لەسەر چ ئەساسێ کاندید تاکردون. بەخێر بێن سەر چاوماتن ئەم پرۆسەیە لە کاتژمێر 9 دەستی پێ کردووە. ئەو قوتابیانی کاندید کرا بە دوو مەرحەلە کاندید دەکرێن بەش یەکەمیانەوە لە ناو پۆلەکانە بە دیموکراسیانە چێ خۆی هەڵەبژێرێت بتوانێت خۆی کاندید کات دوای ئەوەی کە ئەوان دەنگیانە بە نوێنەرەکانی خوان لەو نوێنەرانی خوان لە پۆلەکانیانە یەک نوێنەر دەرەچێت بە کۆی گشتی 12 نوێنەر دەرەچن. دوای ئەم 12 شەشەمێنێتوانێت یەکیان بۆ سەرۆکی پەرلەمانێکیان بۆ جێگیری پەرلەمانێکیان بۆ سکرتێر و سیانەکەش بە ئەندامەمێنوانێ. ئەو قوتابیانە دوای سوێنیان پێخوری هاوشێوەی پەرلەمانی کوردستان وڵایی ئەبێت دڵسۆزانی شەکانیان بکەن لەگەڵمانە هاوکارمان بن لە بەشداری بکەن لە لیژنەکانە بەڵێ وەکو هاوکارمانە بن لەو ئیشانەیە. ئەوەی کە هەیە لێرە قوتابیانی پۆلی چەند و چەند بەشداریەکەن ئەم مەرحەلەکانی لە ئێمە خۆی دوو بازنێ بازنێکی 1 بۆ 3 و بازنێکی 4 بۆ 6 بازنێک بۆ 3 شمولی ناکە بۆ ئەم هەڵبژاردنە بۆ ئەم پەرلەمانە بازنەی 4 بۆ 6 شمولەکە. ئێمەش داوامێکمان بازنەی دووەمی پێڵین 4 بۆ 6 12 پۆلمانەیە 12 نوێنەر هەڵبژێراوە لەم 12 دوای 6 مێنێتەوانێ. دەستەکانە خۆشەزە ساڵ بەڕێستان بەڵێ لێرە ئەمە پرۆسەی دەنگدانەکە بەڕێوە دەچێت چلی کوردیشیان لەبەر کردو قوتابیەکان کە ئەو پەنجەمەوەریشیان پێکەن ناو شێوەی پرۆسەی دەنگدانی پەرلەمانی کوردستان و عێراق دەنگیا بە حەق بەڵێ دەنگیا بە چێ برادەرایەتی خوێنەوەی چی بوو؟ ناوەڵە هەر دەنگێکمە بەڵێ دیو نابرسم دەنگیا بە شوێ بەس برادەرایەتی نەبوو خۆ چۆن ئەم پرۆسەی بەلاتەوە؟ وەڵا خۆشە پرسەی خۆشە بەلامەوە چۆن خۆ کاندید نەکرد؟ وەڵای نازان چۆن کاندید نەبوو دەی بوو بۆ ساڵێکی ئینشەڵڵا. ئەوەی کە هەیە ئەمە ئەو فۆرمەیە کە ناوی قوتابیەکانی لەسەرە کە ناویانی لەسەر و پۆلەکە شەمەی پۆلی 4 ئەمەی پۆلی 5 و پۆلی 6 لێرە چاودێریشیان بۆ دانراوە نەوە فڕۆقاتی تیابێت لێرە مامۆستا چرای دێ مامۆستا سڵاو لێ بێم کاتۆ باش ئێوە وەکو پەروەردە چۆن پاڵپشتیان بابەتاکەن پرۆسەیە چۆناییە؟ بابەتێکی زۆر گرنگە بە قوتابخانەکان بەرنامێکی وەزارەتی پەروەردەیە کە لە سیوە قوتابخانە و تەجریبی ئەمساڵ جێبەجێ ئەکەن قوتابخانەی ویسکوڵش بە خۆشحاڵێکێکە لەوانە زۆر گرنگە بە پاڵپشتێکردنی مافەکانی مناڵ ئاشنانێکی بە مافەکانیان و پارێزگاریکردنی ژینگەکان لە هەمان کاتە. ئەمە چەند قوتابخانە هەڵبژێردرا بۆ ئەمساڵ؟ سیوە قوتابخانەن بە تەجریبی ئەمساڵ جێبەجێ ئەکەین لە 1 بۆ 12کانە تەجریبیە. زۆر سڵاو بۆ بەڕێستان. بەڵێ ئەوەی کە بینیتان ئەمە هەڵبژاردننی پەرلەمانی قوتابخانەی یوبی سکوڵە کە لێرە 12 کاندید هەیە قوتابیانی پۆلی 4 و 5 و 6 دەنگەیەن 1 و 2 سەیتیان نییە. سیوێ قوتابخانە لە سەر ئاسی سلێمانی دیاری کراوە بۆ شێوەیەکی ئەزمموی تاوەکو ئەم پرۆسیتیا بانجام بگەێنرێ ئەمە بۆی پەرلەمانی دابنرێت و دەنگی قوتابیان بگەێنرێتە سەر و خۆیان.